بین باشور کردستان مریشک فروشین قزارانیه خو پیشاندانه دکن و ناراضیبونا خو نشان دادن جه بریارا وزارت چاندن و چافکانیین آف ده درباره قدغه فروتنا مریشکین ساق اوان خو پیشانداران جه بودمک دریش ریاد نفبر رانیا و چوار قرنه گرتن و دخوازن او بریار وره پچکرن وک او دبیجن بارایگر نبن لهم بر فروتنا مریشکین ساق و مریشکین وان نخوشیا انفلانزه نگرتنه اسماعیل رسولی مریشک فروش جتورا مدیار و داوره گوت جاره هزارها خلک لسر فروتنا مریشکانه و جبلی وی کاره تو کاروان تونه بکن و اگر جبو مریشک فروشان انفلانزه هبه جبو سر برخانه انجیه لبریارا هاند برجواندیا چند کسا کانده شمانەوەیە کە چەند هەزار کاسبکار حکومەت دەیەوێت ڕێگری لێ بکە بۆ چەند کەسانێک بۆ چەند مەسوولانێک دەیانهەیە بۆ جیفانی خۆیان جیفانەکانیان ئێستا بەتاڵ بۆ نازانن چۆن بەسەر کەسانی فەقیردا پڕیکەنەوە منیشکی زیندوو دەڵێن ئەنفلۆزای باڵندەی پێوەیە کو ئەنفلۆزای باڵندە ئەوەکەی ئەنفلۆزای باڵندەی پێوەیە ئەی باشە ئەگەر ئەنفلۆزای باڵندەی پێوەیە بۆ لە دەواچینەکان ڕادەستە سەبڕینخانە ئەی بۆ لەوێ ئەنفلۆزای باڵندەی پێوە نیە بەڵام بۆ نەفەری فەقیر ئەنفلۆزای باڵندەی پێوەیە بۆ کاسبکاری ئەنفلۆزای باڵندەی پێوەیە